سلەیمانی بەهایەکی گەورەی لە هەزری زۆر بەمانە تاکەکانی ئەم کۆمەڵگایە بەجێهێشتووە. سلەیمانی بە هەموو ئازارەکانیەوە جۆرێ لە خۆشەویستی و ئینتیمای بۆ تاکەکانی ئەم کۆمەڵگایە دروست کردووە. لە کاتێکا پرۆسەی ئاوی دوکانی دوو بە هەوڵ و کۆشی بە ڕێز جێگری سەرۆکی حکومەت دەستی پێکردەوە لە سەدا چلی شوێنەکانی ئێمە و قایمقامی چەمچەماڵ لێرەیە لە پاشماوەی ئەنفال لە مجەمەعی شۆڕش 17 ڕۆژ کارە ئاویان بۆ ناچێت. لەگەڵ ئەم قەیرانانەیە، لەگەڵ جیاوازی بیر و ڕاکەیان، لەگەڵ ئینتیما سیاسێ جیاوازەکان هەموو خەڵکی ئەم شارە و دەوروبەری بڕیاریان داوە ئەم قەیرانە ببەستین، ئەم قەیرانە تێپەڕێنین، بڕیاریان داوە ئەم حکومەتی خۆجێیە، ئەم ئەنجومەنی پارێزگایە پێکەوە تەباو ڕێک بە بۆچوونی جیاواز، بە پرۆژەی جیاواز کۆبوونەوە بکرێ. بە بەڕێوەبەرایەتیە گشتیە جیاوازەکان بڕیارمان داوە ئێمە حکومەتی هاوڵاتی بوون دروستکەین. حکومەتێک چەقی خزمەتگوزارەکەی هاوڵاتیە. بۆیە ئەمڕۆ سێکتەری تەندروستیە لە جیاتی کۆبینەوە لەسەر گرفتەکان، کۆبینەوە خولیکی یەک ساڵەییان تەواو کردووە بە گیرفانی بەتاڵی تەندروستیەوە، بە گیرفانی بەتاڵی تاکەکانەوە، بە خزمەتگوزاریی کەمەوە. بەڵام ئەوەی کە هەوڵ دراوە ئێمە بڕیارمان ناوە ئەم ئەزمەیە ئەبێت تێپەڕێنین. سەردەمی پاڕانەوە لە مەرکەز بەسەر چوو، سەردەمی پاڕانەوە لە هەولێر بەسەر چوو، سەردەمی تێگەیشتنی گشتی ئەبێ بێتە کاراوە. سەردەمێکە بێتە کاراوە پردی کوبانی وا دەستمان پێکردێتەوە بە هیمەتی جێگری سەرۆکی حکومەت. دوو پردەکەی خەستەخانەی شار و پردەکەی خوارەوە وا دەست پێ دەکەینەوە. پرۆژەی خزمەتگوزاری و پاکردنەوەی سلەیمانی دووکان، سلەیمانی چەمچەماڵ وا پرۆژەکە تەواو بۆ و دەست پێ دەکەینەوە. من ئەوەندە ئازانم کە بەڕێز جەنابی وەزیر و جەنابی بەڕێوەبەری گشتی تەلەفۆنم بۆکەن هەمیشە کارێکە تەواویان کردووە. لوتفە مەرمون کە بەشداریام کەم لە دروستکردنیە یا لەکردنەوەیە. کەمترین قەیران بە کەرتی تەندروستیەوە دیارە. قەیرانەکان زۆرن، بەڵام هیممەت و هەوڵی جەنابی دکتۆرەکان، سێکتەرەکە بەگشتی، سەندیکاکان لە شۆفێرەکانی ئەمبولانسەکانەوە تا تەمریزەکان تا بەشەکانی تر لە کۆی ڕووداوەکانی پارێزگای سلەیمانی چەمانی پێشووە خەستەخانەیەک نەبوو داخرابێت.